بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. تفسير سورة طه جيشتنا آتي شست بينش هلا بسر هاتي موسى پیغمبر داين عليه الصلاة والسلام ك أو كاتيك لقل جادوگرەکانی فرعون لە ڕۆژ جەژن لە مەیدانەکە لە پێشچاوی هەموو خەڵکی بەیەکەوە ڕوبەڕوو بوونەتەوە. موسا بەتەنهایە وەکو طبعاً چێبەچێکردن لەگەڵیاندا گوتمان جادوگەرەکانی فرعونی ئەوانەی کە جادویان حازر کردبوو 72 جادوگەر بوون کامە بلیمەت و شارەزە و هەمووشیان لە یەک کاتیدا بەسەرپەرشتی فرعون و هەروەها بەو هەموو جوندی و جەیش و سەربازەشی کە فرعون لە بەردەستیدایە پاشان بەو هەموو وەعد و بەڵێنە زۆرانەی کە فرعون داویەتی بە جادوگەرەکان بێگومان طبعاً مەشهەدێکی سەخت و قورس بەنسبەت موسا پێغەمبەر. بەڵام جادوگەرەکان پێش ئەوەی جادووەکەشیان بکەن لەبەرەوەی موسا هەندێک قسەی بۆ کردوونە باسمان کرد هەندێک ئامۆژگاری کردوونە و نەوعێک ترسی وە پێش چاوی ناون بە عەذاب و سزای خوا و ئەوانی زانیویانە خوایەک هەیە و دڵنیا بوون لەوەی کە فرعون خوا نییە خاوەنی کەون و بوونە وەرنیە. بەڵام زۆرینەیان کە شوێنی فرعون کەوت بوون بەترسان شوێنی فرعون کەوت بوون نەک بە قەناعەت و بەشێکیشی لەبەر دەستکەوت و شتی مادی بە دوای کەوت بوون. بۆیە ها گوتمان لە بینی خۆیاندا بە چرپە قەلەق بوون دوودڵ بوون. بەڵام هەر چۆنێکی بێتەمان لەو کاتەیدا ئەو وەعدانەی کە فرعون پێدا بوون وای کرد هەر چۆنێکی بێت لەو مەشهەدەی لەو کاتەیدا پەشیمان نەبنەوە ڕوبەڕوو بووبنەوە لەگەڵ موسادا بەشک ئەگەر بە ئەگەریش بێ بە ئیحتیمالیش بێ بەشکم سەرکەون بۆ ئەوەی دەستکەوتە دنیاییەکەیان دەستکەوێ. جا کاتێک کە چوونە طبعاً مەیدانەکە و گوتیان چێ سەرکەوێ بەسەر فرعوندا ئەو دەیباتەوە و ئەو زیاتر لە فرعون نزیک دەبێتەوە گوتیان قالوا يا موسى گوتیان ئەی موسى ئیما ئەن تولقیە ئیما یان ئەوە تا ئەتۆ جادووەکەت یانی گۆچانەکەت ئەوەی لە مێشکی واندا جادوویە ئەوەی کە پێتە یا ئەتۆ هەڵیدا و ئیما یان ئەوە تا ئەن نەکوونە ئێمە ئەوەلە یەکەم دەبین من ئەلقا لەوانەی کە جادووەکەیان هەڵدەدەن و جادووەکەیان دەکەن. یعنی بە حسابی خۆیان هەندیان خۆ بە بەهێز پیشان دەدا یعنی بێم نەتین ئەگەر حەز لێ تۆ وەرەی خۆت بکە و ئەگەر نا حەز لێ بە ئێمە دەست پێشخەری بکەین چونکە عادەتەن ئینسان کە ڕوبەڕوو دەبێتەوە لەگەڵ بەرامبەری خۆیدا نابێ خۆی بە لاواز پیشاندا ئەگەر لە حەقیقەتیشدا لاواز بی ئەگەر لە دڵیشتدا لاوازی هەبێ نابێ نقطەی زوعفی خۆت لێ دەست کەسی بەرامبەر بەڵام بەتایبەت ئەگەر کەسی بەرامبەر بە ناحەزی خۆت بزانی بە دوژمنی خۆت بزانی وێ قالوا گوتیان یا موسى ئەی موسى ئیما ئەن تولقیە یانەوە تا ئەتۆ ئەوە بەکە یەکەم جار دارەکەت گۆچانەکەت جادووەکەت بە مێشکی ئەوان هەڵدەدەی و ئیما ئەن نەکوونە یان ئەوە تا با ئێمە ئەوەلە یەکەم بین من ئەلقا لەوانەی کە هەڵی دەدەن. مەفهومەکەی وازەحە یان تۆ دەست پێشخەر بە و ئەتۆ یەکەم بە یان ئێمە یەکەم دەبین. وازەحە؟ قالە فەرمووی موسا سەلامی خوای لێبێ بەل یعنی نەخێر ئەمن یەکەم نابم بەل ئەلقوا ئێوە جادووەکەی خۆتان و پەت و گوریسەکانی خۆتان هەڵدەن. وازەحە؟ جا ئەوەش هەندێک دەفەرموون یەکەم لەبەر ئەدەبە چونکە ئەوانی پێش خۆیان خستووە لەبەرەوەی ئەوان گوتیان اختیارەکەیاندا دەست موسای دووهەمیش لەبەرەوەی کە قەناعەتی کولی بە ئیشەکەی خۆی بوو طبعاً و هەروەها دەشیویست یەکەم جار ئەوان عەرزی عەزەڵاتی خۆیان بکەن هەرچی پێیانە
نیشانی دەن ئەوەی لە ئاخریدا عرض دەکرێت و نەمایش دەکرێت معجیزەکە بێت بۆی کاریگەری زیاتر هەبێت و خەڵک ئەوەی پێشووتری هەر لەبیر بچێتەوە. قالوا يا موسى ئەوەی پێشووتر گوتیان ئەی موسایان ئەتۆ هەڵیدا گۆچانەکەی خۆت و جادووەکەی خۆت و ئیما ئەن نەکوونە یان ئەمە یەکەم جار هەڵی دەدەین. واضحە؟ معنای کەلیمەکان ها لەگەڵ مەفهومەکەی جاری وهەیە وەکو یەک نایانەوە. قال بل ألقوا موسى سلامی خوای لێبێ فەرمووی نا ئەمن هەڵی نادەم ئێوە هەڵی دەن. فإذا ئەو کاتەی یعنی ئەوان پەتە و گریس و ئەوەی حازریان کرد بوو هەڵیاندا ئەوە مەحذوفە. فإذا لەو کاتەدا حیبالهم حیبال یعنی حەبلەکانیان حەبل پەتەکانیان گریسەکانیان وعصيهم عصي جمع عصا يعني گۆچانەکانیان لەو کاتەدا حیبالهم حیبال يعني حەبل پەت گریس و هەروەها وعصيهم گۆچانەکان یا گۆچانەکانیان يخيل إليه يعني هێنایە خەیاڵی موسای من سحرهم بەهۆی جادووەکەیانەوە لە جادووەکەیان كأنها تسعى وهاتە خەیاڵی وهاتە پێشچاوی کە پەت و گوریسەکانی ئەوانش دەجوڵێن و حرەکە دەکەن. یعنی بەفعلی چاوی موساش نوعێک لە جادوو لە سحری لێکرات چونکە سحر حقیقەتی هەیە یان نیەتی بێگومان نیەتی هیچ حقیقەتێکی نییە. ئەو پەتەی کە تەنها تەخیل و فێڵە لە چاوی بەرامبەرەکە تەنها لە پێشچاوی تۆ دەنا ساحیرەکە بە خۆی گاڵتەی بەیشی خۆی دێت پێکەنینی بەیشی خۆی دێتە فشەی بەیشی خۆی دێتە چونکە ئەو گوریسەی کاڵی داوە هەر گوریسە لەکەنوی بەڵام تەئسیر لە چاوی بەرامبەرەکەی دەکات لە پێشچاوی بەرامبەرەکەی وا دێتە پێشچاوی کە بۆیە جیاوازی بەینی معجیزە و سحریش لەوەیدا دەردەکەوێت. ساحیرەکان ئێستا دەیگەینی بۆ ئیمانیان هێنا چونکە ئەوان جادوگەر بوون بەڵام موسا جادوگەر نەبوو. طبعا ئەگەر موساش جادوگەر بایە پەتەکانی وان هەر لە پێشچاوی پەت دەبوون گۆچانەکان لە پێشچاوی هەر گۆچان دەبوون هیچ ترسێکی لێدە نەنیشت. بەڵام لەبەرەوە ئەو پێغەمبەرەوە سحر دەگونجێت تەئسیر لە پێغەمبەرانیش کە فعلاً تەئسیر لە چاوی موساش کراوە سەرەتادا. وی لە فەرمێ فإذا حبالهم لەو کاتە گوریسەکانیان وعصيهم گۆچانەکانیان يخيل إليه يعني هێنایە خەیاڵی موسای خەیاڵی هێنا بۆ لای موسا من سحرهم لە جادووەکەیان أنها تسعى بەبێ گومانی جادووەکەی ئەوان بە خێرای دەڕوا بە کوردی یعنی وا هاتە پێشچاوی موسا سەلامی خوای لێبێ کە سحرەکەی ئەوان و جادووەکەی ئەوان دەجوڵێت. واضحە؟ قال بل ألقوا موسى فەرمووی نا ئێوە یەکەم جار شتەکانی خۆتان جادووەکانی خۆتان هەڵدەن. فإذا ئەو کاتێک کە جادووەکانیان هەڵدا حبالهم وعصيهم يعني پەتەکانیان و گۆچانەکانیان کە هەڵیان دابوون يخيل إليه يعني هێنایە خەیاڵی موسای يعني تێکیدا خەیاڵ و مێشک و چاوی موسای من سحرهم لە کردنی جادووەکەیان بەکردنی جادووەکەیان ئەنها تەسعە وا هاتە پێشچاوی کە ئەو جادووەی ئەوان مارێکە و دەجوڵێت و دێت و دەچێت و زیندویە. بۆیە فأوجس هەستی کرد في نفسه لە دڵی خۆیدا خیفەتەن ترس موسا سەلامی خوای لێبێ هەستی بە ترسێک حاڵێ فأوجس هانی هەستی کرد لە ناخی خۆیدا خیفە ترسێک هەیە بەڵام ترسێکی تەوان پەنهانی شاراوەی ترسێک کە ئاشکرای نەکردەویش ترسەکەی خۆی دەرنەهست موسا فأوجس في نفسه هەستی کرد لە ناو دڵیدا خیفە ترسێک هەیە لە کێدا لە ناو دڵی موسایدا. واضحە؟ طبعا بۆ خۆی فاعلی ئەوجەسەی موسایە فأوجس موسى في نفسه خيفة
بۆ خۆ ینی ئەگەر تەرجمەی کوردی کە هینێ بڵێن موسا هەستی کرد کە لە ناو دەرونیدا ترسێک هەیە بەڵام بە هێندێک مەبەستی قەواعیدی تەوان خوای گەورە فاعیلەکەی بردوتەوە دەنا فاعیل ئەسڵەوەی لە دوای فعلی بێ بەڵام لەبەرەوەی ترسەکە ترسێک بۆ تەنها خۆی هەستی پێکردووە و خوش کە ئاگاداری نهێنی و ئاشکرایە هەستی پێکردووە هیچ کامێک لەوانەی کە لەگەڵیشی بوون بە هاڕوونی براشیەوە هەستی بەو ترسەی نەکردووە و ئەو ترسەی لەکن ئەویش ئاشکرا نەکردووە فأوجس في نفسه معنای کەلیمەکان گە بکەین دەناگە تەفسیری کەین بڵێن موسا هەستی بە ترسێک کرد لەناو دڵی خۆیدا وازەحا بە زووشەی ئەوجەسە یعنی هەستی پێکرد في نفسه لەناو دڵی دەرونی خۆیدا ترسێک چێ هەستی پێکرد موسا قلنا خوای گەورە زانی ترسێک دروست بووە لە دڵیدا قلنا لا تخف وتمان مەترس طبعا لەچی دەترسا لەوەی کە بەرامبەر یعنی ئەوانەی پێ بەتاڵ نەبنەوە ئەوانەی پێ قەناعەت پێ نەکرێن ئەو سحر و جادوانە وەکو خۆیان بمێنەوە و دواتر لە بەرامبەریاندا نەوعێک شەرمەزار ببێ بۆیە قلنا لا تخف وتمان مەترس إنك أنت الأعلى وهو متأكد إنك بيقومان تو أنت يعني هرتو بتنها الأعلى دەبیە بەرزترین براوەترین سەرکەوتوترین واضحة قلنا لا تخف وتمان مەترسە إنك أنت الأعلى بێگومان تەنها تۆ الأعلى يعني سەر دەکەوی و دەیبێەوە و زاڵ دەبێ بەسەریاندا واضحة ئەو جار کە ئەوان جادوەکەی خۆیان تەوان هەڵدا و دەهات و دەچوو خەڵکی جادو لێکرا و لێیان دەترسا و لەبەریان هەڵدەهات لەو کاتەدا خوا فەرمووی و ئەلقی هەڵیدا ما في يمينك ئەوەی لە دەستی ڕاستتدایە گۆچانەکە چ دەقەومێکە هەڵیدا تەلقەف و قوتیان دەدا هەڵیان دەلۆشێ ما صەنەعوو هەرچی جادوویەک کە ئەوان کردویانە واضحە وألقي ما في يمينك هەڵیدا فڕێیدا ما في يمينك ئەوەی لە دەستی ڕاستتدایە تەلقەف يعني قوتی دەدا هەڵی دەلۆشێت ما صەنەعوو هەرچی جادوویەک کە ئەوان کردویانە ئەو جار خوای گەورە بە موسای دەفەرمێ بۆی دڵنیا بێ لە ئیشەکەی خۆی دەفەرمە ئینەما صەنەعوو بێگومان تەنها و تەنها ئەوەی ئەوان کردویانە و ئەنجامیان داوە کەید و ساحر نەخشە و پلان و ئیشی جادوگەرە واضحە ئەوەی تو ئیشی خوایە بەڵام ئەوەی ئەوان ئیشی جادوگەرەکانە ولا يفلح الساحر سەرفراز و سەرکەوتو نابن جادوگەرەکان حيث أتى يعني هەر چێک بکەن و هەر چێک بێنن واضحە حيث أتى يعني هەر چێک بێن و هەر چۆنێک بێن بەسەر تۆدا سەر ناکەون بەسەر ئیشی خوا و دەسەڵاتی خوادا سەر ناکە واضحە ئەوە تەئکیدکردنەوە و دڵنیایی دانە بە موسا سەلامی خوای لێبێ وألقي ما في يمينك ڕێیدا ئەوەی لە دەستی ڕاستتدایە تەلقەف ما صەنەعوو يعني هەڵیان دەلۆشێ گۆچانەکەی تۆ مارە حەقیقیەکەی تۆ ما صەنەعوو هەرچی ئەوان کردویانە و دروستیان کردووە لە جادوو ئینەما صەنەعوو بێگومان ئەوەی ئەوان کردویانە کەید و ساحر کەید پلان و نەخشە و فێڵی جادوگەرەکانە ولا يفلح الساحر سەرفراز و سەرکەوتو نابێت جادوگەر حيث أتى هەر چیەک بێنێت و هەر چۆنێک بێت واضحە ئەو جار طبعا سەلامی خوای لێبێ موسا فعلا گۆچانەکەی هەڵدا بە فعلی هەرچی مار و پەت و گوریس و جادووی ئەوان هەیە هەر هەمووی قوتدا و خواردی و لە ناوی برد جادوگەرەکان گەیشتنە یەقینێکی 100% کە ئەوەی موسای سحر نییە جادو نییە ئەگەر جادو بایە بە ئەوان نەدەوێرە ئەگەر ساحر بایە بەتەنێ نەیدەتوانی ڕوبەڕووی ئەو هەمووانە بێتەوە ئەوان چەندان ساڵ بوو جادویان دەکرد و سحریان دەکردن و خەڵکیان دەخەڵەتان موسا لە ژیانیدا کەس لێی نەبیست بوو جادووی کرد بێت و جادوگەر بووبێت و ساحر بوو بێ بۆیە گەیشتنە یەقین بۆیە فەئولقیە طبعا دوای ئەوەی کە
يعني سحرەکانیان بەتاڵ دەبێتەوە و ئەوەی موسای دەیباتەوە دەست و دەبێتەوە گۆچانەکەی پێشووتری و دەچێتەوە سەر حاڵەتی تەبیعی خۆی فألقي السحرة سجدا. ألقي يعني كوتنا سجدة بردن جادوگەرەکان فألقي السحرة سجدا يعني جادوگەرەکان كوتنا سجدة بردن أو جار قالوا آمنا برب هارون وموسى وتيان إيما إيمان من هناوة فپروردگاري موسى وپروردگاري هارون. ألقي بخوي معناه لغوي يعني هەڵدران فرێدران بەڵام جادوگەر فرێنادرێ فرێدانی ئەوە يعني كوتنا سجدة بردنەوە خۆیان هەڵدایان سەر عەرز بۆ سجدة بردن واضحة جا بە مەجهولیش هێناویەتی وەگەوەی هێزێکی معنەوی نادیار پاڵی پێوە نابن ئیمانەکە قەناعەتەکە پاڵی پێوە نان کەونە سەر عەرز و چبە سجدە ببن. فألقي السحرة سجدا كوتن جادوگەرەکان بەسەر زەویدا بۆ کڕنۆش بردن ئەو جار علەما دەفەرمون کە کڕنۆشیان برد ئەوەی پێشتر سەماحان باسی کرد لە ناو سوزدەیدا دەفەرمون خوای گەورە شوێنی خۆی پیشانداوە لە باشتر بۆیش تەوان ئاوا ئێستا دەیگەینی هێندە ئیمان و معنەویاتیان بەهێزە بە تەنها بینینی یەک معجیزە بە تەنها بینینی یەک نیشانە وەروە چەند قسەیەک کە موسا پێشتر لە مەیدانەکەدا لەگەڵی کردووە بە ئەوەندەی ئەو هەموو قەناعەتیان بۆ دروست بووە لەگەڵ فیرعەوندا ڕوبەڕوو بوونەتەوە فألقي السحرة سجدا كوتنا سەر زەوی جادوگەرەکان بۆ کڕنۆش بردن و کڕنۆشیان برد دەفەرمون لە ئەسنای کڕنۆش بردنەکەیدا خوای گەورە شوێنی خۆی و جێگای خۆی پیشانداوە یەکسەر قالوا آمنا بربی دوای باشکرا لەسەریان هەڵبڕیوە لە بەرامبەر فیرعەونیدا بەبێ منەتی وتویانە آمنا برب هارون وموسى ئێمە ئیمانمان هێنا بە پەروەردگاری ناڵێ موسا و هارون يعني لە ترسان نییە پێشەوەی ئیمانمان بەخوای موسای بەی هارون ڕوبەڕۆیان نەبوو بوویەوە بۆی وەک دەڵێ يعني قەناعەتمان بۆ دروست بووە نەترسمان لێ نیش بێت توشتی لەو بابەتانە ئیمانمان هێنا بە پەروەردگاری هارونیش و موساش. قال ئەو جار فیرعەون وتی آمنتم له قبل أن آذن لكم إيمانتان هنا بموسى قبل أن آذن لكم پێشەوەی مۆڵەت لە من وەرگرن یان پێشەوەی من مۆڵەتتان دەم ئەیوا بوو کە دەبێت بۆ هەموو شتێکی مۆڵەت لەوی وەرگیرێ ئەویش مۆڵەت دەدا خەڵک بێگومان نا إنه ئەو جار کەوتە چی کەزانی ئیمانیان هێناوە هاتە وەکو ئەوەی ئێستا هاتە تهمەت بەخشینەوە إنه لكبيركم الذي علمكم السحر بێگومان ئەو گەورەکەتانە الذي أو كسي علمكم كأيوي فير كردو السحر جادو وتي هو موسى جورا جادو گەرەکەتانە ئێوە لە موسای دیارە فێری سحر و جادو بووە ڕەندەشی زانی کە ئەو قسەی ڕازنیها چونکە زۆر مەشهەدێکی نابەجێ لە ساحیرەکان تێیدا بووە موسا لەدایک نەبووە کە هەر ساحر بووە کە هەر جادوگەر بووە ئەو جارەی جادوگەرەکان جادوگەری کۆشکی خۆینی هەندێکیان لە ژیانیاندا چاویان بە موسای نەکەوتووە و دەشیزانی موسا لەو شارەیدان لەو وڵاتەیدا نەماوە بەس بۆ وای دەگوت بەس بۆ چاوەشەکاری ئێستاش جاریوا دەگوترە فڵان جاشی ئەوەیە و فڵان بەکرێ گیراوی ئەوەیە و فڵان کەس دەستی لە پشتە ئەوەی قسەکەی دەکات دەزانێت درۆیە بەڵام بۆی خەڵکی پێچەواشەکە خەڵکی پێفریودا دەبان دێت تۆهمەکەی دەبەشتێتەوە إنه لكبيركم الذي بێگومان ئێوە ئەو گەورەکەتانە تەوە ساحیرەکانی دەیانزانی خۆوانیە الذي علمكم السحر ئەو کەسێکە ئێوەی فێر و جادو کردووە فلأقطعن سوێندی خواردی سوێن بێ دەبڕم ئەیدیەکم دەستان وأرجلكم پێکانیشتان من خلاف بە پێچەوانەوە دەستی ڕاست و قاچی چەپ یان دەستی چەپ و قاچی ڕاستان دەبڕم هەرەوەندە نا ئەوجا ولا أصلبنكم هەڵیشتان دەواسم في جذوع النخل بەقەدی دارخورمایەوە بەقەدی دارخورما بەرزەکانەوە بۆی هەموو خەڵک بتان بینێ و ببنە مای پەند و ترس بۆ خەڵکی ئەوجار هەرەوەندە نا ولا تعلمن بە دڵنیاییەوە چاکیش دەزانن لە مەودووە دڵنیاتان دەکەمەوە دڵنیا دەبن ئەیونا
كاممان يعني من يان خواكي موساي أشد عذابا سزاكي تنترى وأبقى بردارش ها أو همو هرشانا ولقي ميد صلاة جدا طبعا بهمو بيوريشي دنياي وعقلي تيتواني همو أو هرشانا يخوي جيب جيكا واضحة قال آمنتم له قلت يعني باورد بموساي هنا باورتان بموساي هنا بجادو كان قلت قبل أن آذن لكم بيجوي مولد لمن ورقرين يعني من مولد تان بيبدم يا روانج قلت يعني بالله إيمان مان هنا ومولتش اللي ورناقرين أو زار بيان دله إنه لكبيركم الذي بيقمان أو قوركي إيويا الذي علمكم السحر أو كسيك إيوي في رجادو كردوا فلا أقطعن أيديكم سن به أم نيج دبرم دستانو بيتان من خلاف بفيتوانوا يعني لاقو دستكتان دبرم أو زار ولا أصلبنكم هلشتان دواسم في جذوع النخل بقد دار قرماكان حتى بيو دمرن طبعا أو زار ولا تعلمن أو زار دزانن أينا أشد كاممان سزاكي تنترو بردوام تريشا طبعا بدلاقو دستكي بتمانا ببيان كوجي بزندوی بویان هەڵواسێ بە بەتەدریجی بمرن پێی وابوو ئەو سزا تونترین سزایە و پێشی وا بۆ گەر چەند ڕۆژێک بێوە بمێننەوە و سزا بچێشن بەردەوامترینە قالوا ئیمانەکەیان لەبەرەوەی دامەزراوە یەکسەر قالوا لن نؤثرك وتیان هەرگیز تۆ سەر ناخەین تۆ پێش ناخەین على ما جاءنا لەسەر أو بيامي كبومان هات ولسر أوشتي كبومان هات ومن البينات لبلغو نشانة يعني هرگيز واز لو نشانة وبلغانا ناهنين لبر خاطريتو سكيتو سرنا خينو زالنا كين بسر أوي كبومان هاتوا لبلغو نشانة أو جار والذي فطرنا وهرواتوش بيجنا خين بسر أو كسداك إيما يدرس كردوا أو الذي فطرنا تفسيري كشي هي إنك دفر من قسم السوين ده يعني هەرگیز تۆ سەر ناخەین و پێش ناخەین لەو بەڵگە و بەسەر ئەو بەڵگە و نیشانانەی کە بۆمان هاتووە سوێن بەو زاتەی کە ئێمەی دروست کردووە هەندێک دەڵێن قەسەمە هەندێکیش دەفەرمون نا مەبەستیان ئەوەیە نا پێش بەڵگە و نیشانەکانت دەخەین نە بەسەر بەڵگە و نیشانەکاندا سەرت دەخەین یعنی گوێ لە تۆ بگرین و بەڵگە و نیشانەکان ئیهمالکەین نە ئەوە بەسەر ئەو کەسەدا زاڵت دەکەین کە دروستی کردووین أو إيما إيمان مان بين هنا أو كسيك خالق معنا هرجيس وقدلي جويرالي خالق مان وقدلي وازلنا هني لبرخاتي جويرالي كردني تو واضحة بوي بيدلن فقدي دي جيب جيكا ما أنت قاض أو يبتما جيب جيك هاني ودتان كجمو هلطان دا اسمو دستان دبرم زور ببيمنتي وتيان دي فقدي جيب جيكا ما أوي أنت قاض تو دتوي جێبەجێی کەی و بیکەی واضحە ئەو جار پێی دەڵێ ئینەما تەقضی بێگومان تۆ تەنها تەقضی بڕیار دەدەی دەتوانی بڕیار دەی هذه الحياة الدنيا لەو ژیانی دنیادا بڕیارەکانی تۆ بەس لە دنیادا دەیخۆن بەس کوشتنت پێ دەکرێت بەس دەستبڕین و لاغبڕینت پێ دەکرێت طبعاً ئەوە شێر پێ نەکرا ها لەبەرەوەی تۆ کولیان هەبوو خوا فریایان کەوت و ڕزگاری کردن ئەوشی نەتوانی بکە بەڵام ئەو پەڕی یعنی هەر ئەوەندەی دەکەی خۆ چی دەکەی پێ دەکرێت کەسی بێباوەڕ لە مرنێ ئەولاتر هەیە نییە خۆ کەسی کافر بەس دەتوانێت بتکوژی بەس دەتوانێت سزنت بکە ئەویش ئەگەر خوا ئیرادەی لەسەر نەبێت و بڕیاری لەسەر نەبێت تۆ لەگەڵ خوای بینت چاک بێ و پشت بەخوا بەستی ئەوەشی پێ ناکرێت وقالوا لن نؤثرك على ما جاءنا وتیان هەرگیز ئێمە ئەتۆ هەڵنابژێرین على ما جاءنا بەسەر أوي كبومان هاتوا من البينات لبلغو نشانا والذي فطرنا وهلشدنا بجيرين بسر أو ذاتيدا كإما يدرس كردوا يعني قبل تفسير كيدي كبكين سوين بوكسي كإما يدرس كردوا إما هرقس أتو بسر بلغو نشانا كان دا هلنا بجيرين فقضي جيب جيك أو قريب يمنتي ما أنت قاض أوي تو دتوي برياري لسر ديو جيب جيكي لبرام برمان بەڵام بزانە إنما تقضي بێگومان تۆ بڕیار دەردەکەی دەتوانی بڕیار دەرکەی هذه الحياة الدنيا تەنها لەو ژیانی دنیادا بڕیارەکانی تۆ بەس بۆ ئەو دنیا دەیخۆ ئەو جار ئیننا هەر جادوگەرەکان ئیننا ئامنا برەبینا بێگومان ئێمە باوەڕمان هێناوە بە پەروەردیگارمان بۆچی باوەڕمان پێهێناوە
ليغفر لنا خطايانا بوي خوش ببي لما لقناها كان ما أوجار وما ولو اشتانش من خوش بيت كأكرهتنا عليه كأكرهتنا زوري كردوا لمن لسري من السحر لجادو لو جادو قريش كتو بتو بزي بيت كردوين وبسر دا سپاندوين بوي خوالوش من خوش ببي والله ها والله أويد دنوها فرعون قلتي أينا أشد عذابا وأبقى هذا زانن سزاي شيمان تنترو بردوام ترى قال والله خير أوي لكن خوايا شاكتر لويتو فيمان ددي أجر بدواي تو كوين دنيا مان ددي وايا أجر إيمان بينين بخوا خوا بهش مان بيددا لبروي بهشتشان ديتو خواي جورا فيشاني داون وأبقى بردوام تريشا سزاي تو چەند بەردەوام بێ چاکەی خوا زۆر لەوەی بەردەوام ترە بۆیە لەبەر خاتری سزایەکی توندی کاتی تۆ واز لە پاداشتێکی چاکتر و باشتر و بەردەوامتری خوا ناهێنێت ئیننا ئامەننا برەبینا بێگومان ئێمە ئیمانمان هێناوە بە پەروەردگارمان لیەغفیڕە لەنا تا خۆش ببێت لە تاوانە خەتایانە لە گوناهاکانمان وما ئەکرەهتەنا عەلەیه من السەحر وەلەو شتەش خۆش بێت كتو زوري اللي كردوين لسري لجادو والله خير وأبقى خوات ساكترين پاداشتي لكنو وبردوامترينيش بردوامترين پاداشتيشي لسر أوزار دلن إنه بيقومان أو خواي إيما ذاتك من يأتي ربه هركسك بيت ولاي پروردگاري خوي مجرما بتاوان باري فإن له جهنم بيقومان بأوكس آمادك راو دوزخ لا يموت فيها ولا يحيى ندمري تيدا ندجي ندمري بشويك يعني أقال لسزاكي نبي ندجي بشويك خوشي لدنا إنسان نامري لجهنمي ويا بلان بينا قلت رجيان بو چونك هر چي خوشي بي تيداني روحك بس بش يوندي لبرا تعزيب بدري كسكا أنا هر چي ناوي خوشي بي ليني بوي بجيان حساب ناكر أنا وكو روح لبربو إنسان إن لا بهشت دمري ولا نوي إنه من يأتي مجري بيقمان پروردگاري إيما أو ذاته كهركسك بيت ولاي پروردگاري خوي بتاوان باري فإن له جهنم بيقمان بو أو هي دوزخ لا يموت فيها ندمري تيدا ولا يحيى ندجي جاءوها رشي لفرعون يعني أقرتو لدنيا دا إيما سزاد دي إيما بإيمان داري ودسين الله خواي قورا تشاكترو بردوام ترمان داته أي أتو بتاوان باري دسيوا أو كاتخوا أتو بشتي دنياي إيما سزاد دي بلام خواتو وهر كسي چي ديكي تاوان باري بجهنم سزاد دا كنوي هر مردني تيداني أو جار أدي ومن يأتيه هر كسي بيت ولاي خواي قاتو بخواي بمريتو لو حالتي دا كدمري مؤمنا باوردار بيت أو يك لمرجكا باشان قد عمل الصالحات ببي قمانيش أو كس أنجام دا بكاري چاكا مرجة طبعا إيمان ببي هيس عملي صالح مكالق ناه حالي إيمان دبي عملي صالحي لقلبي هرچند عمل صالح كان اگر زوري جنبن اگر هموشد بينك رابن بلام ناكر إنسان إيمان دار بي هيس عملي صالحي نبي ومن يأتيه هركسك بيتوا لا يخوا بإيمان داري قاتوا بخوا قد عمل الصالحات أو كس أنجام شداب كارتاكا فأولئك آوانا لهم بويان آما ذكراوا الدرجات چندان بلي العلا هربرز هربلند كبلبرز بلند كان لشوين لبهشت ها پیغمبر دفرمي صلى الله عليه وسلم بهشت صد بليا نيواني هردو بلي كيش وكو نيواني آسمان كانوا زوي وايا برسترين بلك كامانا فردوسا بويدا فرمي فإذا سألتم الله فاسألوه الفردوس اگر دعوي بهشتان كر لخواي دعوي فردوسي بكت چونك خواي قبره هيسي ليكم نابه دتواني حرسي إيمان داره بيباته ها بلام بيقومان طبعا هر كسي دا بلي خوي ولا شويني خوي نشتزيه دكري ببي إيمانو كردو كاني واضحة أو بلا برزانة سيان تدايا جنات عدن باخانكن عدن يعني شويني معنوان شويني نشتجيبون نواني بكاتي بو مانجيك ودو مانجي فيد بدرين هندك فرقي ضالهن هبون يعني كاتي خوي دا قلت
خەڵک لێرە چەندە تەمەنی بوو بێت و چەندەی چاکە کردبێ هەرەوەندەی دەچێتە باشتێ کە پاداشتی خۆی وەرگرت وا لە باشتێ دەیخاتە دەریا دەیمرێنێ فکرەیەکی پێچەوانەی 100% لەگەڵ قورئانی جەنات و عەدن باخانەکەن تێیدا نیشتەجێ دەبی تەجری من تحتها الأنهار دەڕوا بەژێر ئەو باخانەدا چەندان ڕووبار ئەودا خالیدی خالی ئەن نەمر بە نەمریش بە هەمیشەیش لە ناویدا دەبی وذلك ئەوە جەزاء و پاداشتی کێیە من تەزەک ئەو کەسەیە دەرونی خۆی پاک کردبێتەوە دەرونی خۆی پاک کردبێتەوە لای کەمی لە کوفر لە ڕیا لە حەسادەت لە شیرک هەر لە گوناها گەورەکە واضحە جەنات و عەدن باخانێکن شوێنی مانەوەن تەجری من تحتها الأنهار دەڕوا بەژێریاندا چەندان ڕووبار خالیدینە فیها بە نەمری تێیدا دەمێننەوە وذلك ئەوە جەزاء من تەزەکە پاداشتی هەر کەسێکە تەزکیەی نەفسی خۆی کردبێت تەزکیە زۆرتر پەیوەندی بە لایەنی دەرونیەوە هەیە لای کەمی ئینسان لەگەڵ لە شیرک و ڕیا و ئەو شتانەی کەبائیر و گوناها گەورەکانی دڵ پاراست بێ کرد بە مەرزنی ئەندامەکان 100% ئینسان توانی بێتی بیان پارێزی ئەو جا خوای گەورە دەفەرمێ وەلەقەد ئەوحەینا ئیلا موسى ئەوە دوای ماوەیەک تەبان فیرعەون ئەو کاتە هەڕەشەی لێکردوون بەڵام دەرفەتی داونێ هەندێک کەس پێی وایە هەر ئەو ڕۆژەی کە موسا لەگەڵ جادوگەرەکان ڕوبەڕوو بۆتەوە و جادوگەرەکان ئیمانیان هێناوە ڕێک هەڵاتون فیرعەونیش بەدوایان کەوتووە هەر ئەو ڕۆژەی ئەوان خنکاون و ئەوانیش ڕزگاریان بووە نە فیرعەون دەرفەتی پێداوە ویستێتی ئەو فکرەی بە نەوعێکی دیکە خەڵکی لە موسای دوور خاتەوە و بەتەنیای کات و بەتەنیای بێڵێتەوە بۆیە وازی لە هێناون فترەیەکی ئەو جا دەفەرمێ وەلەقەد ئەوحەینا ئیلا موسى دوای ئەوەی کە فیرعەون هەڕەشەی کوشتنی نێرەکان دەکات جارێکی دیکە و هێشتنەوەی مەینەکان دەکات و بەتەمایە جادوگەرەکان بگرێ و هەڕەشەکەی بەسەریاندا جێبەجێکە ئەو کات خوای گەورە جارێکی دیکە وحی بۆ موسا دەکات دەفەرمێ وەلەقەد ئەوحەینا ئیلا موسى سوێن بەخوا و بەبێ گومانی ئێمە نیگامان کرد بۆ موسا فەرمانمان بۆ ناک ئەمرمان بۆ ناک کە پێمان گوتی ئەن ئەسری یعنی بڕۆ بەڵام بە شەوێ ئەسری یعنی شەوڕەوی بکە بە شەوێ بڕۆ دەرێ بعیبادی لەگەڵ بەندەکانی من وازحە کە خەریک بووە و دڵنیا بوون و پلانی داناوە فیرعەون نەخشەکەی خۆی بەسەریاندا جێبەجێکە بیان کوشێ و بیان گرێ و هەڵیان واسێ خوای گەورە بۆیە دەڵم بە دزی بە شەوێ وەلەقەد ئەوحەینا ئیلا موسى نیگامان کرد بۆ موسا وتمان ئەن ئەسری بڕۆ یعنی بە شەوێ بڕۆ شەوڕەوی بکە لەگەڵ بەندەکانم ئەوانەی کە یعنی ئیمانیان بە تۆ هێناوە و شوێن تۆ کەوتون بەڵام فەضرب لەهم ئەو جار کە ڕۆیشتی فەضرب لەهم یعنی دیاریکە بۆیان دروستکە بۆیان بۆ بەڵام دەڵێ فەضرب چونکە ڕێگایەکە بە فەضرب بعەساکە البەحر لە شوێنەکە دەفەرمی گۆچانەکەت لە دەریاکەیدا فەضرب لەهم دیاریکە بۆیان دروستکە بۆیان طەریقەن ڕێگایەک فی البەحر لە ناو دەریادا یەبەسەن بەڵام ڕێگایەکە ڕێگایەکی وشک بێ چونکە ئەگەر هەر ئاوەکە ڕاوەستا بایە وایە ئەو لیتەی ناو بەحری چوبایە ناوی لە بندا بزر دەبوون بەڵام کە گۆچانەکەی لە بەحرەکەی داوا ڕێک تەبەنها فەکانە كل فرق كالطود العظيم خوا دەفەرمێ هەر لایەکیان وەکو دیوارێکی شاخێکی قایمی لێ هات ئاوەکە لە هەردوو لایەن ڕاوەستا ئەو جار خوای گەورە بە ئەمری خۆی بایەکی ناردووە ڕێگاکەشی بۆ وشک کردوونەتەوە وشک تەخت فەضرب لەهم طەریقا دیاریکە دروستکە بۆیان ڕێگایەک لە ناو دەریادا یەبەسەن بە وشکی ئەنجا لا تەخافو کە ڕێگاکە دروست کرد لا تەخافو دەڕەکان مەترسێن لەوەی کە فیرعەون پێتان بکە واضحە یعنی پەلەپەل و هەلە هەل مەکەن لەوەی کە فیرعەون پێتان بکە ولا تەخشا مەشترسن لەوەی کە نوقم بن یعنی ئاوەکە خوا ڕایگرتووە هەتا ئیرادەی لەسەر نەبێ ئەوە نایەتەوە لێشی مەترس لا تەخافو دەڕەک ترسی ئەوەتان نەبێ فیرعەون پێتان بکە ولا تەخشا مەشترسن چونکە جادوگەرەکان بە تایبەتی ئەوانە تازە ئیمانیان هێنابوو ترسێکیان هەبوو کە گەیشتنە کەناری دەریایەکەی گوتیان ئەی موسا چیمان لێ دەکەی
بۆ ئێستایان فرعون دێ دەبانگاتێ یان دەبێت خۆمان هەڵدێنە ناو بەحرەکەی بخەنچێن هەردووشیان نەتیجەکەی فەرمووی مەترسن من خوام لەگەڵە و خوای پەروەردگاریش ڕێنمونیم دەکە ئەو جار خوا پێی گوت فەضرب لەهم طەریقا دروستکە بۆیان ڕێگایەک بەسی دروستیکە پێی گوت گۆچانەکەت لە بەحرەکەیدا یەبەسەن با ڕێگایەکە وشک بێتەوە لا تەخاف دەڕەکە مەترسن لەوەی پێت بگەن ولا تەخش مەشترسن لەوەی کە بخنچێن و لە ئاوەکەیدا نقم ببن ئەو جار دەفەرمێ فەئەتبەعەهم بەدوایان کەوت فرعون لەگەڵ چێ بجنودی بە هەموو سەربازەکانیەوە بەڵام خواسی لێکردن فغەشیەهم من اليم خوای گەورە ئەوانی داپۆشی لە ناو دەریاکەدا ما غەشیەهم بەو شێوازەی کە داپۆشران و لە ناویدا خنکە فأتبعهم فرعون بجنوده بەدوایان کەوت فرعون لەگەڵ سەربازەکانی بۆیە فرعون سەربازەکان فغەشیەهم یعنی پێیان گەیشت تووشیان بوو ما غەش من اليم یعنی لە ناو ئاوەکە و لە ناو دەریاکەدا ما غەشیەهم ئەوەی کە تووشیان بوو ئەوەی کە بەسەریان هات و ئەوەی کە دایپۆشین معلومە کە پەڕینەوە موسا خەریک بوو سی بکە یەکەم جار خەریک بوو گۆچانەکەی لە ئاوەکەیدا بەس بۆ ئەوەندەی ڕازی بوون دەریاکە پێبکەوێتەوە و فرعون دەستی نەیانگاتی بەڵام خوا فەرمووی نا پێیگەڕێت جارێ بابێنە ناو ناوەڕاستی دەریایەکەی کە هاتنێ ئەو جار گۆچانەکەی لێدەوە ئەو جار باسی ئەو مەشهەدەیە لێرە لە شوێنی کە باسی تەفاسیلەکەی دەکا فأتبعهم فرعون بجنودی بەدوای موسا و شوێن کەوتوەکانی موسای کەوتن فرعون و سەربازەکانیشی فغەشیەهم من اليم ئەوانی داپۆشی تووشیان بوو لە ناو ئاوەکەدا ما غەشیەهم ئەوەی کە تووشیان بوو کە خنکان و مردن بوو ئەو جار خوا دەفەرمێ وأضل فرعون قومه وأضل فرعون گومڕای کردن فرعون چێ قومه گەلەکەی وما هەدە و هەروەها نەیتوانی ڕێنمونیشیان کە هاجاران فرعون پێی دەگوتن وما ئەهدیکم إلا سەبیل الرەشاد هەموو تەنها ڕێگای ڕاستان پێ دەڵێن خوای گەورە دەفەرمێن نە وأضل فرعون قومه فرعون قوم و گەلەکە و دار و دەستەکەی خۆی گومڕا کرد وما هەدا ڕێگای ڕاستیشیان نەیتوانی ڕێنمونیشیان کات و شوێن کەوتوەکانی ڕێنمونیش نەکرد ئەو جار خوای گەورە کە بەنو ئیسرائیلیەکانی لە دەستی فرعون ڕزگار کرد و فرعونی کوشت خوای گەورە فەرمی یا بەنی ئیسرائیلە ئەینەوەکانی ئیسرائیل قد ئەنجەیناکم من عەدوویکم بێگومان ئێوەمان ڕزگار کرد لە دەستی دار و دەستەی فرعون وواعدناكم جانب الطور وواعدناكم يعني موعدمان بو ايوه دانا كاتمان بو ايوه دياري كرت كلقل موسى بين بو شوي بو جانب الطور الأيمن بو تنشتي شوي طور لا راستكي نها طبعا موسى تنجارك سو بو شوي طور وحي وبيامي بو قومكي هنا بو طالما اوزار موسى توشي قرفتي شيكابو يستل لقل فرعوني طبعا ڕوبەڕوو بوویەوە و لەگەڵ وی کێشەی هەبوو مەترسی کوشتن و مردنی لەسەر بوو ئەو جار لەگەڵ چێ ڕوبەڕوو دەبێتەوە لەگەڵ شوێن کەوتوەکانی لەگەڵ ئەوانەی کە ئیماندارن بەدەستی ئەوانەوە تووشی ئیبتیلا و تاقیکردنەوە دەبێت بۆیە چەند جارێک دەچێتە چێوی تۆڕ دواتر کە دێتەوە هەر جارە بیانوێکی دەگرن ئاخرش دەڵێن لەگەڵ خۆتمان ببە با ببینین ئەو نووسراوانەی بۆ دێن بۆی چاکتر قەناعەتت پێ بکەین جا موسا هەر لە هەر تیرەی کەسێک یا چەند کەسێک دیاری دەکا وەکو نوێنەر لەگەڵ خۆیان دەبا بۆ چێوی تۆڕ دەباسی ئەو مەشهەدەیە قەد ئەنجەیناکم من عەدوویکم ئەوا بیریان دێنێتەوە دوایەوەی کە سپڵەی و پێنەزانینی و وەک دەڵێ بیانووی بێمەعنا دەگرن بە موسای خوای گەورە پێیان دەڵێ قەد ئەنجەیناکم من عەدوویکم ئێمە ئێوەمان ڕزگار کرد لە دژمنەکەتان ئەو جار وەواعدناکم موعدمان بۆ ئێوە دانا کاتمان بۆ ئێوە دیاری کرد لەکوێ لە جانب الطور الأيمن لە تەنیشت کێوی تۆر
ئەوجار وەنەزەلنا لەوێ ناردمانە خوارێ عەلەیکم بەسەرتاندا ئەلمەنە وەسەلوە. من یعنی گەزۆ خواردنەوەیەکی شیرینی بەتام تینوەتیشیان پێدەشکا و لەزەتی و خۆشیشیان لێ دەبینی. وەسەلوە باڵندەی سەلواشمان بۆ ناردن. سەلوا وەکوتان بە کوردی پێی دەڵێن هاوێردە، کە هاوێردەی وابزانم کە لەوێ چاکترین باڵندە بووە و خۆشترین گۆشتیشی هەبووە. جا قسە هەیە لەسەرەوەی ئایا بە زیندوی بۆیان هاتووە یا بە لێندراوی. زۆرینەی مفەسیرین دەفەرمون بە لێندراوی و بە برژاوی و بە کوڵاوی بە سێ جۆریش نەک بە یەک جۆر. چەندی حەزیان لێبێ خواردویانە. هەندێکیش دەفەرمون هەر بە زیندوی باڵندەکان هاتوون لەبەر دەستیاندا چەندیان حەز لێبێ گرتویانە و سەریان پێوە چۆنیان حەز لێبێ توانیویانە بیخۆن. ئەوە یەکێکی دیکە وەنەزەلنا عەلەیکم المەنە ناردمانە خوارێ بەسەریشتاندا گەزۆ و وەروە باڵندەی سەلوە. ئەوجار پێمان گوتن چی؟ کولو بخۆن من طیباتی ما ڕەزەقناکم، من طیبات لەو شتە پاکانەی ما ڕەزەقناکم کە ئێمە پێمان داون. ئەوە یەک وازحە. بەڵام وەلا تەطغەو فیه یعنی لەناو ئەو نیعمەت و خۆشیانەدا یاخی مەبن، لە ئەمری خوا دەرمەچون، سەرپێچی فەرمانی خوا مەکەن. دەنا فەیەحیل عەلەیکم دادەبەزێتە سەرتان غەضەبی تووڕەی من، تەبەن خواوایان پێ دەڵێ تووڕەی من، سزای من، خەشم و قینی من. کولو قسەی خوا من طیباتی ما ڕەزەقناکم بخۆن لەو شتە پاکانەی پێمان داون، یعنی ئەو من و سەلوای بخۆن. وەلا تەطغەو فیه بەڵام لەناو نیعمەت و خۆشی و خواردنەکاندا یاخی نەبن و بئەمری من نەکەن. دەنا فەیەحیل عەلەیکم دادەبەزێتە سەرتان توشتان دەبێ تووڕەی من و خەشمی من. ئەوجار خوا پێیان دەڵێ وەمەن یەحلل عەلەیه غەضەبی هەر کەسێک یەحلل عەلەیه دابەزێتە خوارێ بەسەریدا تووڕەی من فەقەد هەوا بێگومان ئەو کەسە بە هیلاک چووە و بەدبەخت و ئاگادار بن. کەس بەرگەی خەشم و قین و تووڕەی خوا ناگرێ. خەڵک گاڵتەی پێدێتێ پێشتر، بەڵام کە هات خەشم و تووڕەی خوا بە یەک بوومە لەرزەیەک بە ئێستا چەند چرکەیەکی وایە کابرا با لە قیمەی ئیلحاد و بێدینیدا بێ بزانە لە تۆ زیاتر دەترسێ یانە پێش تۆ هەڵدەیار هەڵنایە وایە یان هیچ شێوازێکی بەرگریکردن و دیفاعکردنی پێ دەکرێت بێگومان نا. وەمەن یەحلل عەلەیه غەضەبی هەر کەسێک دابەزێتە خوارێ بەسەریدا تووڕەی من خوا دەفەرمێ فەقەد هەوا فەقەد هەلەکە یعنی ئەو کەسە لە ناو چووە و ئەو کەسە بەدبەخت بووە. هەوا بە معنای لە ناو چوون بە معنای بەدبەختیش دێ. ئەو جار خوای گەورە هەر ئەوەی نییە، هەر عەذابی نییە، هەر سزای نییە، هەر ترسی نییە. دەفەرمێ وئینی بێگومانیش بن من لەغەفار زۆر زۆر لێ خۆش بووم. غەفار سیغە موبالەغەیە زۆر زۆر لێ خۆش بووم. بەڵام لە چێ بۆچێ لیمەن تابە بۆ کەسێک پەشیمان دەبێت هەر تاوانێکی کردووە هەر گوناهێکی کردووە. جا زانایەک دەفەرمێ زۆر ویستم بە خوا لە قورئانەدا دەفەرمێ ئین الله یحب المحسنین ویستم گەمە پلەی چاکەکاران بۆی خوا خۆشی بووم نەمتوانی. مەسەن لە شوێن دەفەرمێ ئین الله یحب المتقین بەنمونە فەرمێ هەوڵمدا لەوان بم نەمتوانی بەڵام ئاخری ئاەتێکم دۆزیەوە کە خوا دەفەرمێ ئین الله یحب التەوابین دەفەرمێ من تاوانبارم ئەگەر نەگەمە دەرەجەی ئەوەکانێکە دەکرێت دەرەجەی تەوبەکاری بەدەست بێنم و تاوانت هەر چیەک بێ خوا سەیری تاوانت ناکە سەیری تەوبەکەت دەکا نیەتی دڵت دەکا بەچ دڵێک پەشیمان دەبیەوە. بۆی وئینی لەغەفار من زۆر لێ خۆش بوو لێ بوردم بەڵام بۆ کەسێک ئەبەن هەنگاو بە هەنگاو یەکەم جار تەوبە ئەەکە. وازحە ئەو جار کە تەوبەت کرد و پەشیمان بوویەوە لە خەراپە و ئامەنە باوەڕ دێنێ و قەناعەتی تەواو دەکا بەخوا و بە ئەرکانەکان وعاملە صالحا مەرجی سێم کاری چاکەش دەکا. طبعا کاری چاکە بەپێی توانایە فاتقوا الله ما استطعتم کەس هەموو چاکەیەکی پێ ناکرێت وایە بەس ئیمان نا ئیمان قەناعەتی دڵە. ئەوانەی لەگەڵ موسای ڕوبەڕووبوونەوە هیچیان نەکردو و هەر لە ناو دڵی خۆیاندا ئیمانێکی بەقەت شاخ و کێوێکیان توانی کۆکەنەوە و ئیمان دەتوانی هەمووی بەیەکەوە جەمعەکەی و دەبێ بەش نەبێ بەس عەمەلی ساڵح مەرزنی هەموو پێ ئەوان عەمەلی ساڵحیان هەر نەکرد بوو ئەو کاتە وعاملە صالحا و دەبێ کاری چاکەش بکا بەپێی توانە
ثم اهتدى يعني پاشان دەبێت لەسەر ئەو هیدایەتەش بەردەوام بێت. ثم اهتدى پاشان ڕێنمونی وەرگرت پێ معنای کوردیەکەی بەڵام کەسەکە کە تۆبەی کرد و ئیمانی هێنا و عەمەلی ساڵحی هەبوو یعنی هیدایەت درراوە. هەموو عولەما دەفەرمون ئەوە بەبەست ئیستیقامەیە بەردەوامیە بەردەوام بە تا دەمری بەو حاڵەتەی دڵنیا بەخوا لێت خۆش دێت. وإني لغفار بێگومان من لێ خۆش بووم لمن تاب بۆ ئەو کەسانی تەوبە دەکەن وآمن إيمان دينن وعمل صالحا كاري چاکە دەکەن ثم اهتدى إنجا بەردەوام دەبن لەسەر ئەو ڕێگا ڕاستە و لەسەر ئەو کردەوانە. ئەو جارەها خوای گەورە دێتەوە سەر ئەوە قسەی خوایە کە خوای بۆ ئەو کەسانە ناردوێتی کە شوێن کەوتەی موسا. ئەو جار دەفەرمێ وما أعجلك چ شتێک وای کرد پەلە بکەی عن قومك لە پێش گەلەکەتدا ئەی موسا بێی بۆ ئێرە. گوتمان لەناو حەفتا کەسە عولەما دەفەرمون لەگەڵ خۆی بردووە تەوان هەمویان لەگەڵ موسای دەچن و موسا چاوساغیانە بەڵام موسا لەوان سەرعتر دەڕوە کە نزیک دەبێتەوە لە شاخەکەی پێشوان دەکەوێت خوا دەزانێت خوا مەوعیدی بۆ داناون کە دەگاتە کێویتر موسا بەتەنێ خۆخوا دەزانێت بەڵام هات دەیەوێت گفتوگۆی لەگەڵکە. وما أعجلك چ شتێک ئەتۆی بەپەلە خەست عن قومك کە قەومەکەت گەلەکەت بەجێ بێڵی ئەی موسا. واضحە؟ ئەویش لەبەرەوەی قسەی يعني حەزی لێ بوو گفتوگۆی لەگەڵ خوایکە. قال هم أولئك على أثري وتی ئەوان أولئك ئاوەتانێن دیارە لە دوای خۆی على أثري لە دوای تقریبا کەلیمانە مرادیفی یەکترینە بەڵام خۆی پێشووتر حەزی لێ بۆ گفتوگۆی لەگەڵ خوای درێژەی بکێشێت و کەلیماتی زیاتر بەکاربێنێ دەڵێ هم ئەوان أولئك هؤلاء ئاوەتان على أثري بدواي منەوەنە بە شوێن پێی من دادێن بەڵام وعجلت ئەمن پەلەم کرد ئیلەیکە بۆ لای تۆ پەلەم کرد لە هاتنم بۆ لای تۆ لە قسەکردنم لەگەڵ تۆ ڕەبی ئەی پەروەردیگارە لتەڕضە تا لێم ڕازیبی تا دەری خەم چەندە تامەجرۆی گفتوگۆکردن و دیداری تۆ گەیشتنم بە تۆ بە مەبەستی ڕازی بوون لە تۆ ئەوانم بەجێهێشتووە نەک ئیمالم کرد بن و پشت بێشم خست بنجا ئەوە دەکرێت ئەوشی لێوەربگیرێ خوای گەورە وەکەوەی پێیان بڵێ دەبوا لەگەڵوان بێ لەبەرەوەی سەرکردەی و قائیدی بەجێیان نەهێڵی بەڵام ئەو بیانوێک دێنێتەوە کە بیانوەکە و خۆشەویستیەکە وای لێ کردووە نەک ئیمالکردن و پشت بێ خستنەکە. قال هم أولئك على أثري وتی ئەوان ئاوەتانێن بە شوێن پێی منەوەنا وعجلت إليك پەلەم کرد بۆ لای تۆ ئەی خوای خۆم تا لێم ڕازیبی. قال ئەو جار خوای گەورە فەرمووی فإنا قد فتنا قومك. طبعا دیارە دوور بووە میسر کێوی توور لە نزیک قودسە مەسافەیەکی زۆر لەوانەیە هەفتەی پێچوو بێت چەند ڕۆژی پێچوو بن تا گەیشتوونەتەوێ ئەوە نییە کێوی توور لەسەر میسر بوو بێت بە پێنجەقانگەی بنەوێ ئەوەکە بۆیە قالە خوای گەورە تەوان موسا غیب نازانێت خوای گەورە لەو کاتا پێداڵ ئینا قد فتنا قومك بێگومان ئێمە تووشی تاقیکردنەوەمان کردوون گەلەکەت من بعدیکە دوای تۆ. واضحە؟ وأضلهم السامري سامری گومڕای کردووە تا دەیگەینێ ئەوەکەی باسەکە. سامری یەکێک بووە لە خزم و کەسەکانی موسا بەڵام ساحر و جادوگەرێ بووە و هەروەها کەسێکی دووڕوو بووە دەکەن موسای خۆی بە شوێنکەوتەی موسای پیشانداوە بەڵام لە بنەوە مانگاپەرست و گاپەرست و شتی کردووە و لەگەڵ تەوانەوە دوای فیرعون نەماوە بەڵام کاریگەری ئەو فکرە و ئەوانەی بەسەرەوە ماوە دەوێت کێبەرکێ لەگەڵ موسایدا بکە. قال فإنا قد فتنا خوا فەرمووی بێگومان ئەوە تاقیمان کردوونەتەوە قەومەکەی تۆ دوای تۆ بە پەرستنی گوێرەکە تەوان دوایە دەیگەینێ بەڵام شێ وای لێ کردووە و ئەضلهم سامری گومڕای کردووە. ئەو جار دوایەوەی تەوانەوە نییە موسا یەکسەر ڕۆیش بێتەوە لقا و دیداریان لەگەڵ خوای چەندی پێچووە. ئەو جار فرجع موسى إلى قومه گەڕایەوە موسا بۆ لای گەلەکەی بەڵام چۆن یەکەم بە غەضبان بە ئەو پەڕی تووڕەیی ئەسیفە بە ئەو پەڕی خەمیش لە خەڵکەکەی کە گوێرەکە پەرستی و گاپەرستی و مانگاپەرستیان هێناوەتەوە. قال يا قوم وتی ئەی گەلک
ألم يعدكم ربكم وعدا بەڵێنی پێ نەداون پەروەردیگارتان وعدا حەسەنە بە بەڵێنێکی چاک پێشتر وتمان بەڵێنی پێدان بە باخ و بەهشت و چی و چی ئەگەر ئیماندار بن ئەفەطال عەلەیکم العەهد ئەفەطال ئایا زۆر درێژ بووتەوە بەسەرتاندا ئەو پەیمان و بەڵێنەی کە پێتان دراوە و کە داوتانە ئەم ئەڕەتتم یان دەتانەوێت ئەن یەحیل عەلەیکم بێتە خوارێ بەسەرتاندا چونکە خوا فەرمووی هەر کەسێک بێ ئەمری من بکە سزای منی بەسەردا تووڕەیی منی بەسەردا دێتە خوارێ ئەم ئەڕەتتم یا دەتانەوێت ئەن یەحیل عەلەیکم بێتە خوارێ بەسەرتاندا غەضەب من ڕەبیکم تووڕەییەک لەلایەن پەروەردیگارتانەوە ئەو جار دەفەرمێت فەئەخلەفتم مەوعیدی ئێوە پێچەوانەی ئەو بەڵێنەتان کرد کە لەگەڵ بە منتاندا بوو عەکسی ئەو بەڵێنە جوڵانەوە کە بە منتاندا بوو پێشتر وەعدتاندا بوو ئەو شتانە نەکەن ئێستا کردوتانە واضحە فرجع موسى إلى قومه غضبان أسفا قرايا وموسى بولاي قومكي خوي بتوري وبخفت خواردنوا قال يا قومي قلت أي لكم ألم يعدكم ربكم وعدا حسنا بليني بيندان پروردگارتان ببليني كي باش ما بستي بهشتا أفطال عليكم العهد زور دريج بوتو بسرتان دا أو وعد بيمان وبلينا أم أردتم يان دتانوي أن يحل عليكم غضب من ربكم بيت خواري بسرتان دا توري للاي پروردگارتان فأخلفتم إيو بيسوانتان كردو لقل أو بليني كداوتان بمن قالوا بوتيان ما أخلفنا موعدك إيما بيسواني أو بليني نجولاوين وكداو ما نبتو بملكنا بدا صلاة خومان بحزي خومان بويستي خومان ولكن بلام إيما حملنا يعني خستياني نسرشان ليان بار كردين أوزارا نتسنباري قرس لتي من زينة القوم لجواني قوم جالير دلن زيرو زيوي قبطية كان بوا كسامري بو خلقي هلي قرتوا هناويتي بوي أو جويركي دروسكا كلشوين خوايدانت وخلقي لخوا برستي قبطية كانش حزيان لبوا طبعا لو بزمي زيرو أوي خوان داوة بردستي أويش بچه قواستويتيو بو خلقي أو جادلن فقذفناها أو زيرمان كهنا وهلمان داوتنا وآقر فكذلك هربا مشيويش ألقى السامري يعني سامري أو زيري خوي كهيبو خستيناو بسر هاتي دريجة درسداتو تيداتي يعني زيري حكمتك التي دا بو خلق أو قناعتي بيكر دو باوري بيكر چونك زيركي سامري كلقل زيركي اوان تيكالي كردو جويركي لي دروس كرد توزك تايبت بو ويش خلق قناعتي بيكر قوتي او واكت خواي موسى وموسى لبيريتشوا خلق آسان قناعتي بيكر دو بدواي كرد قالوا كوتا هادوانيا قالوا ما أخلفنا موعدك قلت يعني بيسواني بليني تومان نكردوا أي موسى بملكنا بدا صلاة خومان بحزي خومان ولكننا بلام إيما حملنا يعني بارك راين بأوزارا بكمالك باري قرس من زينة القوم بزيرو زيوي قومي خلقي قبطي طبعا قبطي دولة منبونة وكاتا فقذفناها إيما أو زيرانا من هنان خسماننا وآقرك طبعا آقر زير بسي خاوين دبيتو صاف دبيتو شتيلي دروز دكري بقرم كرني فكذلك هل وكو أوي يعني شون إيما الزيري أوان من خستنا وآقركي ألقى السامري زيركي خوي خستناو زيركي ديكا أو جار فاتكان ديكا تواوي دكان لنتيجة دا جويركي لي دروز بو أو جويركي خلق توشي قمرايو سرلشي واوي بو صلى الله على سيدنا محمد.